بڵاوکردنەوەی وتەی ژمارەی خۆپیشاندەری شارۆچکەی پیرەمەگرون لەلایەن ئاسایشی سلێمانی و پیشاندانیان بە جلوبەرگی پرتەقاڵیەوە وەکو تاوانبارێک لە کاتێکدا هێشتا تۆمەتبارن کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە. ئەو کەسانە لەلایەن ئاسایشەوە تۆمەتبار کراون بەوەی کە ڕاست پێردراون بۆ تێکدانی ئاسایش و بە مەبەستی دروستکردنی ئاژاوە خۆپیشاندانی ئەمنانەی بەشێک لە دانیشتوانی شارۆچکەی پیرەمەگرونیان خۆستوەتەوە و پەلاماری دام و دەستگا ڕۆشنبیری و خزمەتگوزاریەکانیان داوە و سووتاندویانە بەبێ ئەوەی ناوی ئەولایەنە یان کەسە ببرێت کە ڕای سپاردوون. ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بڵاوکردنەوەی گرتە ڤیدۆی دانپێدانانی ئەو کەسانە بە پێچەوانەی یاسا ناودەبات و دەڵێت هەموو تۆمەتبارێک بێتاوانە و هەموو نیەنیەکی پارێزراوە هەتا تاوانەکەی لەسەر دەسەلمێنرێت. ئەو پەرلەمانتارەی کۆمەڵی دادگەری بۆ پەیاموتیشی ئەو کەسانە هێشتا لە قۆناغی لێکۆڵینەوەدان و دۆسیەکانیان ڕەوانەی دادگا نەکراوە بۆیە مامەڵەی بەو شێوەیە لەگەڵیان پێچەوانەی یاسا و مافەکانی مرۆڤە. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمپینی هاشتاگی منیش پرتەقاڵیم وەک پشتیوانی بۆ ئەو دەستگیرکراوانە بڵاو کرایەوە و ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی و پەرلەمانتار و سیاسیەکان ڕەخنەی توندیان لەو مامەڵەیە لەگەڵ ئەو دەستگیرکراوانە گرت و بە پێشاتێکی مەترسیدار هەژماریان کرد. عەبدوڵای مەلانووری پەرلەمانتاری پێشووی کوردستان دەڵێت لەژێر هیچ پاساوێکدا ئەوە پەسەند ناکەم فەرمانگە و ماڵ و موڵک بسووتێنرێ، بەڵام سەرجەمدان پێدانانەکان ڕێک وەک سیناڕۆی دانپێدانانی گیراوانی بادینان دەبینین تا ئەو کاتەی ئەوان لە پرۆسەیەکی تەواو شەفافدا بە ئامادەبوونی پارێزەرەکانیان دادگایی دەکرێن. هەروەها ڕۆژنامەنووس محەممەد ڕەوف دەڵێت ئەو جۆرە پیشاندان و لەبەرکردنی جلی پرتەقاڵی بۆ ژمارەیە گەنجی خۆپیشاندەری پیرەمەگرون هەرگیز دروست نییە ئەگەر هەر زیانێکیشیان بە فەرمانگە حکوومیەکان گەیاندبێت. ئەو ڕۆژنامەنووسە دەشپرسێت لە خۆپیشاندانەکانی 2021دا 8 خۆپیشاندەر شەهید بوون و جەرگی 8 خانەوادە سوتە، ئایا جلی پرتەقاڵی کرایە بەری کەس؟ هۆشیار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت ڤیدۆی ئەم نارنجی لە بەرانە دیوی دووەمی هەمان ئاکاری سیاسیە کە لە بەرامبەر چالاکوانانی بادینان ئەنجام درا. ئەمەژە بەوەش دەکات کە کەیسی خۆپیشاندانەکانی پیرەمەگرون هەر ئاسێکی هەبێ نەگەیشتا و تاوانەی لە حەفدەی شوبات و خۆپیشاندانەکانی تردا دەیان گەنج بە گولەی دەسەڵات شەهید کران. هاوکات دکتۆر سەنگەر سەید قادر لێکۆڵەر لە سیاسەت و پەیوەندیە نێودەوڵەتیەکان پێی وایە بڵاوکردنەوەی وتەی و خۆپیشاندەرانە بۆ ترساندنی هاوڵاتیانە لە ئەنجامدانی خۆپیشاندان. هەروەها دەپرسێت بۆچی ئەو ئەفسەرەی شەقی لە دەمی خوێندکارە خۆپیشاندەرەکە هەڵدا جلی پرتەقاڵی لەبەر نەکرا و نهێنرایە سەر شاشە. تاوانبارکردنی خۆپیشاندەر بەر لە دادگا و لەبەرکردنی جلی پرتەقاڵی و جیاوازی نەکردنی دەستگا ئەمنیەکان لە نێوان خۆپیشاندەر لەگەڵ بکوژێکی ڕاستەقینە و تیرۆریستێک و نیشاندانی بە یەک ئاست پێشهاتێکە بەم دواییانە لە هەریەمسەری هەڵداوە کە تووڕەی و کاردانەوەی توندی بە دوای خۆی داهێناوە و بە مەترسی بۆ سەر ئازادیەکانە ئەژمار دەکرێت.